بەخێراتنی هەمووتان دەکەین یاخۆ بەخێر بن سەرسای ئێمە. من دڵزار کەریم، سەرۆکی پەرستارانی نەخۆشخانەی پاچی. ئەو جلەی کە ئەو شتێک کە لەبەریتی لێکەینەوە، هەر شتێکی عەڵقەیی لە دەستیدا بوو لای بین و پەپەڕۆکێکی خاوێن و جوان دایپۆشین تا دەگەینە شوێنی مەبەستمان. کاتێک کە گەیشتینە نەخۆشخانە دەبێ ئەم کەسە تەسمیلی پەرستارەکان بکەین بۆ خۆمان لێی دوورکەوینەوە. ئەگەر وەکو مەسەلەن یعنی ئیستلام و تەسلیمێک بینی خۆت و نەخۆشەکەی لەگە پەرستارەکەی دەتوانی زۆر بە کورتی سەلامەکی دەکەی کاکەوە دەدەقە لەبەر ئام ڕاگرتیە ئەو پەڕۆکەم پێدادا بە ئاوی سوتایە هەرۆ سێشتی لۆ باز دەکەی. لەبەرەوەی باسم کرد مامەڵەکردن لەگەر زۆری سوتاوەکان دەگۆڕێتن باشتر وایە هۆکاری سوتاوەکەش پێ برێ ئایا بە ئاو بووە، ئایا بە کارەبا بووە، بە ئاگر بووە یان بە هەر شتێک بووە باز لە سەبەبی سوتانەکەی بکەیت. لەبەرەوەی ئەگەر بە مادەیەکی کیمیایی سوتاوی دەبێ شوتنەکی جوانتری لێ بکەین و ئەو کەسێک کە دەیشواتن خوانە خواستە بەوەی ئەویش تووشی ئەو مادە کیمیایی نەکەوتە سەر لەشی دەبێویش خۆی جوانتر بپارێزیتن. کە خۆین بە زەحمەتی لۆت و ئازار لەوانە دروست دەکاتن ئەوەی بێزار دەکە. بەڵام ئەگەر بەرزت کردەوە خوێنەکە دەچی گەڕانەوەکەی زۆر ئاسان دەکاتن لەوەی ئەستور نەکات. ئازار لە دەمارەکان دروست دەبێتن لە دەرەجەی دەمارەکان سوتاوە کە دەمار سوتا یعنی کاتە ئازاری تێدا نامینێتن. ئەمە بەپێی ئازارەکەی و بەپێی ڕەنگەکەی دەزانی دەرەجەکانی چۆنە. ئەوە لە ڕسمی هەرسێ دەرەجەکەی تێدا، بەڵام بەگشتی لە دەرەجەیەک تەنها ڕەنگی پێستەکەی سۆر دەبێتەوە، ئازاری زۆرە. ئەگەر باز لە چابوونەکەی بکەین حادەتی بە شێوەیەکی گشتی لە ماوەی هەفتەیەک دەبێت چاک بیتەوە، ئاسەواری برینەکە و هیچ شتێکی تێدا نامینێتەوە. ئەمە ئەگەر لە چارەسەری بە هیچ شێوەیەک پێویستی بە نەشتەرگەری و شتیوالە نابیتن هیچ زۆرە عەمەلیاتێکی پێویست نییە. لە دەرەجە دووی شێوازی چابوونەوەکەی چۆن بی دەبی لە ماوەی هەفتەیەک لە بۆ لە 2 هەفتە لۆ 20 ڕۆژی چابیتەوە. ئەمەشیان بە شێوەیەکی گشتی ڕەنجی پێستەکەی وەک خۆی لێ دێتەوە و پێویستی بە نەشتەرگەریش نابیتن. ئینشاءڵڵا بەپێی جۆری پێستی ئینسانەکانیش دەگۆڕێت. لە دەرەجە سێی باسمان کرد ڕەنجی لە دەرەجە دووی پێستەکە نامینێتن، زۆر جار بلوستەر دروست دەبێت کە بڵقی پێدەرن و ئازارێکی زۆری تێدا هەیە. دەرەجە سێ ڕەنجی پێستەکەی سپی وایت کەلەر دەبێتن. پێویستی زۆربەی جارەکان پێویستی بە عملیاتەکە پێی دەرێن دیبرایتمنت DBR نەشتەرگەری خاوێنکردنەوە ئەم پێستە سوتاوە کە بە گۆشتەکەەوە دەنووسێتەوە زۆر جار تەنها بە نەشتەرگەری لا دەکەویتن. ئەگەر ئێستا ئەوە دەبی نەشتەرگەریەکی لەو بکەی ئەو پێستە سوتاوەی هەموو لادەی لۆی بیکێ دەرەجە دووەکەی بە دەرمان و بە مەرحەمات شتیواڵە خاوێن دەکەوە چاک دەبێتەوە ئینشاءڵڵا.